سڵاتان لێبێت چاوەڕوان محمودم لە شار پرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم سەرەتاژ ناونیشانەکان. ڕووداوی پەلاماردانی ژنێک لە سلێمانی کاردانەوەی بە دوای خۆی داهێنا و تێبێژی حکوومەتی هەرێم ڕووداوەکە بە شەرمەزاری ناو دەبات. لەم ساڵدا توندوتیژی دژی پیاوان زیادی کردووە و هەڕەشەی میدیای و ئەلکترۆنی و ناوزڕاندنیش وەک حاڵەتی نوێی توندوتیژی تۆمار کراون. یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد هەناردەکردنی نەوت بەردەوام دەبێت و پشکی هەرێمیش لە بودجەی عێراق زیاد دەکات. ڕەباس حەملان یاریدەدەری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە پەیامێکدا ئاشکرای کرد ئەگەرێکی زۆرە پشکی هەرێم لە بودجەی ساڵی 2023 عێراق لە 12%ەوە زیاد بکرێت بۆ 14% بودجەی عێراق و گەشتبینی خۆشی بۆ بەرهەمهێنانی زیاتری نەوت و غازی سروشتی هەرێم دەربڕیەوە و توێتی لە بواری بەرهەمهێنانی نەوت و غازی سروشتی پێدەنینە قۆناغێکی پێشکەوتوتر و داهاتوویەکی باشتر و هەناردەکردنی نەوتیش بەردەوام دەبێت. ڕێباز حەملان ئاماژەی بۆوەش کردووە موچە بەردەوام لە کاتی خۆیدا دەدرێت و دەبێت تا هۆی بژانەوەی باری دارایی و ئابووری هەرێم و جوڵەیەکی بەرچاو دەبێت لە بازاڕ و جموجۆڵی بازرگانیدا. ڕووداوی پەلاماردانی ژنێک لە سلێمانی کاردانەوەی بە دوای خۆی داهێنا و تەبێژی حکوومەتی هەرێم ڕووداوەکە بە شەرمەزاری ناودەبات و پۆلیسی سلێمانی 16 تۆمەتباری دەستگیر کرد. دوای ئەوەی دوێنەی هەینی هێرشکرایە سەر کچێک لە ناوچەی هوانەی سلێمانی و کاردانەوەی توندی لێکەوتەوە و تەبێژی پۆلیسی سلێمانی ئاشکرای کرد 16 کەس لەوانەی دوێنێ بەشداری هێرشوو و پەلامارەکەیان کردووە دەستگیر کراون. سەرکەوت ئەحمەد و تەبێژی پۆلیسی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داڕایگەیاند بە بڕیاری دادوەر 16 تۆمەتباری سەرەکی ڕووداوەکەی هوانە دەستگیر کراون کە چەقە و ساتۆریان پێبووە ئێستا دەست بەسەرن و لێکۆڵینەوە لەگەڵیاندا بەردەوامە. هاوکات جوتیار عادل و تەبێژی حکوومەتی هەرێم لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆوە کردووە هێرشوو پەلاماردانی کچێکی گەنج لە ناوچەی هوانی سلێمانی جێگەی شەرمەزاریە و هەرگیز مای قبولکردن نییە و تووشەتی حکوومەتی هەرێم دژی هەموو جۆرە توندوتیژی و پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ بەگشتی و مافەکانی ئافرەتان دەوەستێتەوە. لەم ساڵدا توندوتیژی دژی پیاوان زیادی کردووە و هەڕەشەی میدیایی و ئەلکترۆنی و ناوزڕاندنیش وەک حاڵەتی نوێی توندوتیژی تۆمار کراون. یەکێتی پیاوانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد کە لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو ئێستا 532 حاڵەتی توندوتیژی دژی پیاوان لە هەرێم تۆمار کراون. ئەوەش بەراورد بە ساڵی ڕابردوو حاڵەتەکان زیادیان کردووە کە پێشتر 521 حاڵەت بوون. هەر لە ئامارەکانی ئەم ساڵدا ئاماژە بۆوەش کراوە لەم ساڵدا 5 پیاو لەلایەن هاوسەرەکانیانەوە کوژراون. بورهان عەلی سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان و تووشێتی 65 پیاو لە ساڵی 2022دا خۆیان کوشتووە و 37 حاڵەتی دەرکردنی پیاو هەبووە لەلایەن ژنەکانیانەوە. سکرتێری یەکێتی پیاوان باسی لەوەش کرد هەڕەشەی میدیایی و ئەلکترۆنی و ناوزڕاندن کە حاڵەتی زۆر تازەن 17 حاڵەت بووە. ئەندامێکی مەکتەبی سیاسیەکەتی ڕایگەیاند عێراق دەوڵەتێکی بێخاوەنە و مەترسی سەرهەڵدانەوەی داعش هەیە. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسیەکەتی بە میدیای نزیک لە حیزبەکەی ڕاگەیاندووە عێراق تاکو ئەم ساتە ئەو دەوڵەتە بێخاوەنەیە کە هەموو کەسێک بەشی ئەوەی بەردەکەوێت مەطبەخی خۆی تێدا دابنێت و سوپی خۆی تێدا دروست بکات. سعدی پیرە باسی لەوەش کردووە دوورکەوتنەوەی سوپای عێراق و هێزی پێشمەرگە و نەبوونی هێزێکی پێشمەرگەی یەکگرتو دەبێتە دەرفەت بۆ داعش و تووشێتی هەرێمی کوردستان وەک خۆی دەمێنێتەوە چونکە لە ڕووی سیاسی و سەربازی و ئابووریەوە گرنگی هەرێمی کوردستان لە لای وڵاتانی دەرەوە زۆر زیاترە لە لای خۆمان. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.